نيابة عن الشعب لە سەروبەندی بەردەوامی هەوڵەکان بۆ تێپەڕاندنی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق لایەنە عەرەبی و تورکمانیەکان لە کەرکووک کۆسب بۆ ئەنجامدانی ئەو پرۆسەیە لە پارێزگای کەرکووک دروست دەکەن. وتەبێژی ئەنجومەنی عەرەبی لە کەرکووک دەڵێت ئەوان لە دژی تێپەڕانی یاساکە ڕادەوەستن ئەگەر بێت و مادەی 35 لە ناو یاساکەدا نەمێنێتەوە. يعني لا شك نحن كمكون عربي لدينا وجهة نظر ثابت. ئێمە وەک پێکهاتەی عەرەب ڕاوبۆچوونێکی جێگیرمان هەیە کە لیستی دەنگدەران لە شاری کەرکووک ساختەکاری تیادا کراوە بە تۆمارکردنی 265,000 دەنگدەر لە بەرژەوەندی پێکهاتەی کورد لە شارەکە. بۆیە داوامان لە پەرلەمانی عێراق کرد مادەی 35 لە یاساکەدا بمێنێتەوە کە ئاماژە بە پێداچوونەوە بە لیستی دەنگدەران دەکات لە کەرکووک. ئەگەر بێت و گوێمان لێ نەگیرێت لە دادگای فیدراڵی سکاڵا لە دژی یاساکە تۆمار دەکەین. هاوکات پەنا دەبینە بەر خۆپیشاندان و ناڕەزای دەربڕین لە شارەکەدا. شارزانی بواری هەڵبژاردنیش لە کەرکووک دەڵێن لایەنە عەرەبی و تورکمانیەکان لە کەرکووک لە ساڵی 2005ەوە بوونەتە هۆکاری پەخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئیش لەسەر ئەوەکەن کە تایبەتمەندی هەبێ بۆ ئەوەی بتوانن هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەیمنەی زیاتر لەسەر شاری کەرکووک دروستکەن و جیایکەنەوە بۆ ئەوەی بتوانن زۆر کەمتی کورد کەمترین دەنگی تیابێنێت و کۆنتڕۆڵی تەواوی شارەکە بکەن بۆ ئەوەی نەتیجەی هەڵبژاردنەکان لە بەرژەوەندی ئەوان کۆتایی پێبێت. ئەو کەسانیشی کە لەمپەر یاخود عرقلە بۆ ئەم پرۆسەیە دروست دەکەن جگە لەوەی کە لەمپەر و عرقلە دروست دەکەن هیچی کە ناتوانن بکەن لە پەرلەمانی عێراقا و نوێنەرێکی ڕاستەقینەی سەرجەم پێکهاتە و نەتەوەکانی شاری کەرکووک نین بە حکمی ئەوەی کەوا پێکهاتە و نەتەوەکانی شاری کەرکووک مەحرومن لە 2005ەوە لەم پرۆسەیە و مافی خۆیانە 4 ساڵ جارێک ممارەسەی ئەو مافی خۆیان بکەن. لە کاردانەوەیکیشدا سەبارەت بە خواستی لایەنە عەرەبی و تورکمانیەکان بۆ پەخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک کەریم شکوور جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەڵێت هێشتا یاساکە لە پەرلەمان تێنەپەڕیوە وتیشی وەکو فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا سوورینەوە هەڵبژاردنە لە کەرکووکیش بکرێت. کەریم شکوور ڕاشی گەیان بۆ سەرخستنی ئەو هەنگاوەمان بڕیاری دادگای فیدراڵیمان بەدەستەوەیە کە پێویستە هەڵبژاردنە لە کەرکووکیش بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.